بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. خۆشحاڵ و بەختەوەرم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باس و خواست بە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست شاد دەمەوە لە باس و خواستی ئەمڕۆماندا خوێندنەوەیەک بۆ کتێبی ئاگر و تووڕەیی دەکەین کە لەلایەن ناوەندی لێکۆڵینەوە و چاپەمەنی سەر بە تۆڕی میدیایی کۆمەڵی ئیسلامی کوردستان چاپ و بڵاوکراوەتەوە و ناوەندی لێکۆڵینەوە و چاپەمەنی سەر بە تۆڕی میدیایی کۆمەڵی ئیسلامی کوردستان یەکێکە لەو بەشە نوێیانەی کە لە نێو تۆڕی میدیایی کۆمەڵدا کراوەتەوە و وەک لە ناوەکەدا دیارە کاری و ئەرکی سەرەکی بریتە لە لێکۆڵینەوە و پاشان چاپکردنی کۆمەڵێ لەو لێکۆڵینەوە و شتە گرنگ و هەستیارانەی کە بۆ ڕۆژگاری ئەمڕۆمان گرنگ و بەسوودن. کتێبی ئاگر و تووڕەیی کە باز لە سیاسەتی دۆناڵد ترامپ دەکا یان باز لەو هۆکارانە دەکات کە وایان کردووە دۆناڵد ترامپ بگاتە کۆشکی سپی و هەروەک چۆن وەرگەر لە پێشەکی کتێبەکەدا دەڵێن نووسەر و ڕۆژنامەنووسی ڕۆژنامەی نیویۆرک تایمز مایکل وۆڵف کتێبێکی بڵاو کردوێتەوە بە ناونیشانی ئاگر و تووڕەیی کە لە نێوەڕۆکیدا ڕاوەی کەسایەتی دۆناڵد ترامپ دەکات. لە سەرەتای هەڵمەتی هەڵبژاردننیەوە تا گەیشتنە ناو کۆشکی سپی بەهێزی کتێبەکە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە نووسەر زانیاری تایبەتی دەست کەوتووە بەهۆی نزیکەتی لە دۆناڵد ترامپ و لەلایەک و ئەنجامدانی زیاتر لە 200 دیمانی تایبەت لەگەڵ فەرمانبەرانی چە باڵای کۆشکی سپی و نزیک لە ترامپ و ئەندامانی خێزانەکەی. ئێمە لەم بەرنامەیەدا لەگەڵ وەرگێڕی ئەم پەرتووکە و لەگەڵ ڕۆژنامەنووسی زۆر بەڕێز مامۆستا شوان هەورامی باز لە ناوەڕۆکی ئەم کتێبە دەکەین و باز لەو ئەوە دەکەین کە با کتێبەکە دەڵێت لە نێوەڕۆکیدا ڕاوەی کەسایەتی دۆناڵد ترامپ دەکات. بزانین دۆناڵد ترامپ دید و جیهانبینی بۆ سیاست بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ کورد بۆ کۆمەڵی مەسەلەی گرنگ چییە و وە گرنگی ئەم کتێبە لە چیدایە کە دەگوترێ یەکێکە لە ڕووداوە گرنگ و سەرەکیەکان یام ڕووداوە بە ناوبانگەکانی ساڵی 2017. مامۆستا شوان زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوونێت. سپاس بۆ ئێوەش. زۆر بەخێر بێ. مامۆستا شوان سەرتا پێم خۆشە وەکۆڵ ئێمە نۆبەرەی کارەکانی ناوەندی لێکۆڵینەوە و چاپەمەنی سەر بە تۆڕی میدیایی کۆمەڵی ئیسلامی کوردستانە. پێم خۆشە باسێک لە ناو دروستبوون یا هاتنەکایەوەی ئەم ناوەندی لێکۆڵینەوە و چاپەمەنیەوە گرنگی بوونی ئەم جۆرە ناوەندانە بۆ چیە گەڕێتەوە؟ بە ناوی خوای بەخشندە و میهرەبان. ئەڵبەتە لە دوای کۆنگرەوە بڕیار دراوە، ئەڵبەتە لە کۆنگرەی پێش و بڕیار دراوە کە تۆڕی میدیایی کۆمەڵ دروست کرێ. ئەم تۆڕەش لە چەند بەشێک پێکاتووە. ئەوە تەلەڤیزیۆنی پەیام هەیە، ئەوە بڵێن رادیۆ، ئەم بەشەش کە ناوەندی لێکۆڵینەوە و چاپەمەنیە، هەر ئەو بەشانەی کە بڕیاریان لێدراوە لە تۆڕەکە وردە وردە کەم تا زۆر یعنی چالاک کراون، بەس ئەم ناوەندە مابوو. ئەم ناوەندەش بە هەوڵ و هیمەتی بەڕێوەبەری گشتی و ئەو برایانەی کە لەم ناوەندا بەشدارن بە شێوەیەکی ینی دەستپێک دەستکراوە بە کارەکان و دەستپێکی کارەکانیشمان چەند چالاکیەک بووە. یەکێک لەوانە ئەو نامیلکەیەکەوە وەرگێڕدراوی نامیلکەیەکی عەرەبیە کە لەسەر کتێبەکەی دۆناڵد ترامپە. کتێبەکەی دۆناڵد ترامپ ئەڵبەتە گەورەیە، 327 لاپەڕەیە لە تیراژی ئینگلیزیە، بەڵام تایسە بۆ جگای ئینگلیزی بۆ زمانەکانی تر وەرنەگێڕاوە. کتێبێکی زۆر مهمە و ئەوەی کە جەنابەت خوێنتەوە دەریەخا کە نرخی ئەو کتێبە چییە. گرنگی کتێبەکەشەوەیە کە دواتر دێنە سەر باسی. گرنگی کتێبەکە ئەوەیە کە زیاتر لە 200 دیمانەی ینی ئەنجام داوە و دیمانانەش لە کەسانی زۆر نزیک تەنانەت لە بنەماڵەی ترامپ بۆ کەسە نزیکەکانی بە هەڵمەتی هەڵبژاردنەکەی و ئەوانەی کە ئێستا سیاسەتی ئەمریکادا ڕێژن. ئەوە یەکێکە لە کتێبەکان. کتێبێکی تریش خۆپیشاندان و دەسەڵات ئەویش هەر لەگەڵ ئەمە چاپ کراوە و کەوتوەتە بازار. ئەمە وەکو بەشی چاپەمەنی و بەنیازیشی ئینشاءڵڵا لە داهاتووە گۆڤارێک کە ڕووماڵی سیاسی و فکری بکات. ئەویش ینی هێڵە گشتیەکانمان داڕشتووە و
بەنیازین ئینشاءڵڵا لە داهاتووی نەچەندان دوورە ئەویش بکەوێتە بەر دیدی خوێنەران ئینشاءڵڵا. چالاکێکی تریشمان دیبەیتێک بوو کە ئەنجاممان داوە، ئێستا دیبەیتێکی تریش بەڕێوەیە کە ئەنجامی بدەین. ئەوە ینی سەرەتایە کە دەستپێکێکە بۆ ئیشەکانمان، بۆ کارەکانمان کە هیواخوازین بتوانین ئەو ئامانج و ستراتیژە دەستەبەر بکەین کە بۆ ئەو ناوەندە دیاری کراوە کە سەرەتایەکی باش و ئەتوانم بڵێم هەنگاوێکی گونجاومان دەست پێ کردووە کە خۆمان لێ ڕازی نین، بەڵام دوجار ئینشاءڵڵاوە هەنگاوێکە بێ کە هەنگاوی گەورەتری بەدوها. زۆر باشمان تاشوان کاتێکە بەڵێ ئێمە لە ڕۆژهڵاتی ناوەڕاستا دەژین، خۆمان بۆ منە لە ڕووی سیاسی و ئابووری و فکریەوە بۆ من کۆمەڵێک کێشە و گرفتمانەیە. بۆچی لەم کاتەدا کتێبێک لەبارەی سیاسەتی دۆناڵد ترامپەوە دەبێتە نۆبەرەی کارەکانی ئێوە گرنگ بۆکوڵێ بۆچی ئەوە ئەم کتێبەتان دەستنیشان کرد؟ ئایا هی ئەوەیە کە دۆناڵد ترامپ و وەکوڵێ حکومەتەکەی و دەسەڵاتەکەی هەیمەنەی هەیە بەسەر وڵاتی ئێمەدا و کاریگەری هەیە بەسەر سیاسەت و بیرکردنەوە و ئابووری ئێمەدایان هۆکاری تری چێکە ئێمە ئەم کارەتان کردە دەستپێک و نۆبەرەی کارەکانتان؟ چەند هۆکارێکە، پرسیارەکە زۆر لە جێی خۆیایەتی. یەکەم تۆ ئەگەر بتەوێ سیاسەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تێبگەیت، پێویستەکە تۆ ئەو ناوەندانەی کە ناوەندی بڕیارن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا خوێندنەوە هەبێ بۆیان وە لێیان تێبگەیت. ئەگەر بتەوێت هەنگاوی گونجاو ینی بگریتە بەر، ئەبێ خوێندنەوەکانت زۆر سەرکەوتوو بن. یەکێک لەو خوێندنەوە سەرکەوتوانە ئەوەیە کە بۆ سیاسەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تایبەت دۆناڵد ترامپ ئەم کتێبەیە. ئەم کتێبە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا گرنگێکی ئێجگار زۆری پێدراوە، بە تایبەت وەکەوەی کەوتم 200 دیمانەی ئەنجام داوە لەگەڵ کەسە نزیکەکانی دۆناڵد ترامپ و ئەو کەسایەتیەی بە تەواوەتی شرۆڤە کردووە، یعنی کەسایەتی دۆناڵد ترامپ. ئەوە لەلایەکی تریش ئەم کتێبە بووەتە هۆکاری ئەوەی کە داواکاری گشتی لە ئەمریکا دۆسیەی دۆناڵد ترامپ بجوڵێنێ، بە تایبەت ئەو دۆسیەیەی کە رووسیا لە ڕێگەی کەسە نزیکەکانی دۆناڵد ترامپەوە کاریگەری هەبووە لەسەر ڕەوتی هەڵبژاردنەکانی ئەمریکا، بە تایبەت ترامپی کوڕە گەورەی دۆناڵد ترامپ یەکێکە لەوانەی کە ئەو کەسانەی دیوە کە کاریگەر بوون لەسەر ڕەوتی هەڵبژاردنەکان کە هەڵبژاردنەکانی ئەمریکای بەو ئاقارا بردووە کە دۆناڵد ترامپ سەر بکەوێ، کە ئەمە خۆی بۆ خۆی زیاتر بازنەکە لەسەر دۆناڵد ترامپ تەسک کراوەتەوە کە بۆی هەیە ببێتە هۆیەوەی کە وەک چۆن نیکسۆن ینی بەهۆی واتەرگێتەوە ناچار کرا سەرۆکایەتیەکەی واز لێ بهێنێ، بۆی هەیە دۆناڵد ترامپیش تووشی حاڵەتێکی لەو شێوەیە ببێ. لەبەرەوە ئەم کتێبە زۆر گرنگە. اینجا بۆ ناسینی ئێمە وەکو کورد، بۆ ناسینی کەسایەتی دۆناڵد ترامپ و ئیدارەکەی و ستراتیژەکەی زۆر پێویستمان بەوە هەیە کە لە دۆناڵد ترامپ بگەین و لە کەسایەتی ئەو بگەین، کەسایەتی ئەو شرۆڤە بکەین. بەبێ ئەوە ئێمە ناتوانین لە سیاسەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تێبگەین. چاک ینی هەموو لایەک لە بیریانە کە پێش ئەنجامدانی ڕێفراندۆم سیاسەتمەدارانی کورد بە تایبەت ئەوانەی کە دەسەڵاتدارانی کوردستان ئێمە یان وا تێگەیاند بوو و خەڵکی کوردستانیان وا تێگەیاند کە گوایە دۆناڵد ترامپ لەگەڵ ڕێفراندۆمی کوردستانایە. ڕۆژی 26 مانگ کە ئەنجامی ڕێفراندۆم دەرەچێ، دۆناڵد ترامپ پشتیوانی لە ڕێفراندۆمی کوردستانەکە و 34 تا 36 وڵاتی جیهانی قەناعەت پێ کردووە کە دەدان بە سربەخۆیی کوردستان بنێن. یعنی لە ڕاستیشە شتەکە وا دەرنەچوو، بەڵکو دۆناڵد ترامپ وەکو سیاسەت و ستراتیژی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا
جگەلەوەی کە کوردی وەکو کارتێ بەکارهێناوە هیچی تر نەبووە و هەتاکوی ئێستاش هەر ئەو سیاسەتە بەردەوامە. ئێمە توانین بڵین پێش سایکس بیکۆ و دوای سایکس بیکۆش بە تایبەت سایکس بیکۆ لە 100 ساڵی ڕابردووە بە تایبەت کورد هەمیشە وەکو کارتێکی گوشار بەکارهێنراوە بۆ دەستەبەرکردنی سیاسەتی وڵاتانی غەربی بە تایبەت سەردەمێک بەریتانیا بووە دوایی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. جا ئێمە لەم ڕوانگەیەوە زۆر پێویستە دۆناڵد ترامپ بخوێنینەوە و سیاسەتەکانی تێبگەین و ئەمریکا هەڵسەنگێنین اینجا ئەتوانین بڕیاری دروست و بڕیاری چارەنووساز بدەین لەبارەی ئایندەی خۆمانەوە. زۆر باشە. هەڵوێستی ترامپ ئیدارەکەی کۆشکی سپی وڵا تەنانەت گەلی ئەمریکا لەبارەی ئەم کتێبەوە چییە؟ ئایا گەلی ئەمریکای تا چەند بۆ هۆشیار کردوتە یا ئەو زەنگە مەترسیداران کامان کە ئەم کتێبە داوێتی بە گوێی گەلی ئەمریکا و ئیدارەی ترامپ و خودی ترامپ خۆیدا؟ ئەمە یەکێک لەو بنەما گرنگانەی کە ئەم کتێبە پێیەتی ئەوەیە کە توانیویەتی تەنانەت لە ناو کۆماریەکانیشە لایەنگری هەبێ، تەنانەت لە ناو کۆماریەکانیشە لایەنگری ئەو کتێبە هەیە و بڕوایان وهایە دۆناڵد ترامپ خراپترین سەرۆکی ئەمریکایە کە لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سەرۆکایەتی کردبێ. یعنی ئەمە گرنگە نووسەرێک بتوانێت ئەو کاریگەریەی هەبێ. ئەوەش کە کتێبەکەی زۆر ینی کردوتە جێگەی سەرنج لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەوەیە دۆناڵد ترامپ هەوڵێکی جددیدا بۆ ئەوەی ئەم کتێبە دەرنەچێ. ینی هەوڵیدا لە وڵاتێکی دیموکراتی وەکو ئەمریکایە کتێبێک نەکەوێتە بەردیدی خوێنەران بۆ چونکە ئەیزدانی کە مەترسی هەیە بۆ سەر ئیدارەکەی و بۆ سەر کەسایەتیەکەی. بۆیە لەو ڕووەوە پێش ئەوەی کتێبەکە دابەشکرا بوو بەسەر کتێبخانەکانە لە ئەمریکایە لە سەرانسەری ئەمریکا ڕۆژێ پێش ئەوەی کە کتێبەکە بفرۆشرێ ینی عرض کرێ لە ویترینگی کتێبخانەکانە نیشان بدرێ ڕۆژێ پێش ئەوە لە زۆربەی زۆری ویلایەتەکانی ئەمریکا کتێبەکە هەر لە مەکتەبات ڕۆژێ پێش عرضکردنی نسخەی نەما فرۆشرە و بە ملیۆنان ینی نسخەی لێ دەرچووە. ئەوە دەریەخا کە ئەو کتێبە زۆر گرنگە و ساڵێک کە بەسەر تەمەنی سەرۆکایەتی دۆناڵد ترامپ تێپەڕیوە کە کاتێ چاودێرانی سیاسی دێن ئەم کتێبە ئەکەنە پێوەەر بۆ ساڵێک لە سیاسەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و دۆناڵد ترامپ بۆیان دەرەکەوێ کە ئەم کتێبە ڕازگۆیی زۆری تایە چونکە دۆناڵد ترامپ هەمان سیاسەتی بەکارهێناوە کە لەو کتێبە باس کراوە، هەمان ئەو بەڵگانە جێبەجێ بوون بەسەر دۆناڵد ترامپا کە لەو کتێبە مەوجودن. لەبەرەوە ئەو کتێبە زۆر گرنگی هەیە بە تایبەت بۆ خوێنەرانی زمانی ئینگلیزی بە تایبەتی تر لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کتێبێکە بە کتێبی ساڵ ناوبانگی دەرکردووە و کتێبێکە یعنی ئێستا گەرمەی فرۆشیەتی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و سەدان مەقالەی لەسەر نووسراوە وتاری لەسەر نووسراوە بەرنامە و دیمانەی تەلەڤیزیۆنی لەسەر کراوە. لەبەرەوە ینی ئەو کتێبە زۆر جێگەی بایەخە بۆیە ئێمە بە باشمانزانی ئەو کورتەیە ینی وەکو نامیلکەیەک بیخەینە بەردەسی خوێنەرانی کورد بۆی بزانن کە چییە گوزەرێ لە ئەمریکا و سیاسەتەکانی دۆناڵد ترامپ چۆنە و دۆناڵد ترامپ چۆن بیرەکاتەوە و کەسانی دەوروبەریشی چۆن بیری لێەکەنەوە. مامۆستا شوان تێپەڕبوونی ساڵێک بەسەر دەسەڵات یان بەسەر حکمی دۆناڵد ترامپدا بەسە بۆ ئەوەی کە کەسایەتی ئەم پیاوە هەڵسەنگێنرەیان بوونە بڕیار بدێت کە کەسایەتێکی زۆر ناسەرکەوتووە یان بوونە کەسێکی سەرکەوتووە واتە ساڵێک دەبێتە پێوەەر بۆ ئەوەی کە تۆ بڵێ کە خراپترین سەرکردەی لە مێژووی گەلی ئەمریکادا؟ ئەزانی چۆنە ساڵێک ینی لای ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تەنانەت 100 ڕۆژی یەکەم ئەکرێ بە پێوەەر چ ئەوەی بگاتە ساڵێک یعنی 100 ڕۆژی یەکەمی دەسەڵات لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە پێوەری ئەوە دانرێت کە ئەو سەرۆکە لەو ماوەی 4 ساڵە سەرکەوتووە بێ سەرکەوتوو نابێ. لەبەرەوە ینی
ساڵێک زۆرە بۆ ئەوەی کە یەک لە سەرچواری کاتەکەیەتی بۆ سەرۆکایەتی، یعنی یەک لە سەرچواری کاتەکەی نەیتوانی بێ ئەوە بسەلمێنێ کە سەرۆکێکی سەرکەوتووە، دیارە یعنی سەرکەوتوو نییە. بۆ نمونە ئەم کەسایەتێکی سەرمایەدارە، سیاسەتمەدار نییە، ئەوە هەمووان ئەیزانن سیاسەتمەدار نییە. دۆناڵد ترامپ وەکو سەرمایەدارێک بیرەکاتەوە، وەکو سەرمایەدارێک بیرەکاتەوە، نەک وەکو سیاسەتمەدارێک. مەسەرن بۆ نمونە ڤیدیۆیەکی هەیە لە 1970 لە دیمانەیەکە باسی ئەمڕۆی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاکە، ئەڵێ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا مەعقول نییە پارێزگاری لە وڵاتێکی وەکو کووەیتەکە. هێشتا ئەمە مەسەلەی داگیرکردنی عێراق بۆ کووەیت ڕووی نەداوە لە ساڵی 1970 2 ساڵ پێش ئەوە، یعنی باسەکە ئەڵێ معقول نییە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کووەیتە ئەپارێزێ، پاسەوانی کووەیتەکە، خەڵکی کووەیت وەکو شازادە ئەژین، پارەی نەوت یعنی ئەچێتە حسابی خۆیان. معقول نییە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە خۆڕایی ئەم کارە بکە. پێویستە یەک لە سەرچواری پارەی نەوتی کووەیت، داهاتی نەوتی کووەیت بچێتە حسابی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا، بۆ چونکە ئەمریکا نابێت بە خۆڕایی پارێزگاری لە وڵاتانە بکە. ئەوە تا دوای 20 ساڵ، نزیکەی 30 ساڵ لەو لێدوانە تۆ سەیرەکەی دۆناڵد ترامپ ئێستا وا بیرەکاتەوە. یعنی سیاسەتەکەی ئەوەیە کە ئەگەر یارمەتی هەر وڵاتێک بدا ئەبێ لە بەرانبەری ئەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەرژەوەندیەکی گەورەی دەستکەوێ، بە تایبەت بەرژەوەندیەکی ئابووری. بەسەن بۆ نمونە ئەوە عەرەبستانی سعودی داوایان کرد لە دۆناڵد ترامپ کە سەردانی سعودیە بکە و لەوێ کۆنگرەیەک بگیرێ بۆ دژایەتی تیرۆر، ئامادەکاری کرابوو بۆ ئەو کۆنگرەیە. بەڵام ئیدارەی ئەمریکی شا سەلمانی شای سعودیەی ئاگادار کردەوە کە ئێمە ئەگەر بەرژەوەندیەکانمان لەگەڵ عەرەبستانی سعودی جێبەجێ نەکرێت ئێمە بەشداری ناکەین لەو کۆنگرەیە. ئەوە بوو شا سەلمان بەڵێنیدا کە ئەمریکا شەریکی یەکەمی عەرەبستانی سعودیە بێت لە ڕووی ئابووری و لە ڕووی سەربازی بۆ دەیان ساڵی تریش. بۆیە ئەوە بوو دۆناڵد ترامپ کە هاتە سعودیە پێش ئەوەی کە کۆنگرەکە گرێ بدرێ و ببەسترێ بە بڕی 460 ملیارد دۆلار لەگەڵ عەرەبستانی سعودیە گرێبەستی واژۆ کرد کە ئەم 460 ملیارد دۆلارە بۆ فرسەتی کاری بۆ دەیان ملیۆن ئەمریکی دابین کردووە بۆ چەندین ساڵی تر، کە ئەمە زۆر یعنی گرنگ ئاوا بیرەکاتەوە. بۆ نمونە کۆریای باشوور ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا سیستەمی دژە ئاسمانی سادی بۆ داناوە. ئێستا دۆناڵد ترامپ داوای 1 ملیارد دۆلارەکە بۆ نەسبکردنی ئەو سیستەمە کە دژی کۆریای باکوور ینی دانراوە، لە حاڵەتێکە کە کۆریای باشوور ئەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیە کێشەی هەیە لەگەڵ کۆریای باکوور، نەک کۆریای باشوور ینی وەکو وڵات. ئەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە بارودۆخەکە ئاڵۆزەکە. لە سەدا 2 بودجەی هەموو وڵاتانی ناتۆ لەژێر گوشاری دۆناڵد ترامپ زیاد کرا، چونکە دۆناڵد ترامپ ڕایگەیاند ئێمە بەشدار نابین لە تەمویلی ناتۆ ئەگەر هەر وڵاتێکی پەیمانی باکووری ئەتڵەسی لە سەدا 2 داهاتی دیاری نەکا بۆ بودجەی ناتۆ. بۆیە یعنی لە دوا کۆنگرەی ئەمنی میۆنیخ ئەنجیلا مێرکل زۆر بەڕوونی ڕایگەیاند، وتی نابێ ئەوروپا بۆ پاراستنی خۆی لەمە دووە پشت بە هیچ وڵاتێکی دەرەوە یەکێتی ئەوروپا ببەستێ. ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە بۆ یەکەم جارە لە مێژووی یەکێتی ئەوروپایە ئەوروپیەکان وڵاتە گەورەکانی یەکێتی ئەوروپا متمانەیان بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و بە پارێزگاری ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نابێنێ کە یەکێتی ئەوروپا بپارێزێ.
ئەمە نیشانەی چییە؟ نیشانەی ئەوەیە ئەم سەرۆکێکی فاشیلە و سەرۆکێکی سەرکەوتوو نییە. بەڵام یەک خاڵیژ هەیە کە پێویستە باسی کەی نەویژەوەیە ئەمریکا ئێستا سەرۆک ستراتیژێکی تایبەت بە خۆی هەیە، ستراتیژێکی بڵین سەرمایەدارانە، بەڵام ئەمریکا مؤسسات زیاتر ئیبا بەڕێوە، مەسەن پنتاگۆن، CIA، FBI، وەزارەتی دەرەوە، ئەمانە مەلەفاتی ستراتیژیان هەیە. کاتە فاشیلەتی ترامپ تا ڕادێن کار ناکاتە سەر سیاسەتی دەرەوەی ئەمریکا و یان وەرکۆڵێ بەرەو دواوە چوونی ئەمریکا لە ڕووی بەرەو دواوەی ئەبا بەڵام نەک زۆر، لەبەر ئەوەی کە مؤسسات لە ئەمریکا مؤسساتی کۆنن و مؤسساتێکن چەسپاون لە سیاسەتی ئەمریکا، یعنی سەرۆک بە تەنها ناتوانێت بڕیار بدا. مەسەن یەک نمونەی سادە بێنینەوە لە دوای کۆنگرەکەی ڕیاض لە سعودیە کە دۆناڵد ترامپ گەڕایەوە ئەمریکا، ئەو بوو پیلانێک لە ئارا بوو بۆ لێدانی قەتەر. یەکسەر گەماروی قەتەر درا لەلایەن 4 وڵاتەوە. دۆناڵد ترامپ لە توێتەر ڕایگەیان وتی ئەمە یەکەمین بەرهەمی کۆنگرەکەی ڕیاضە. ئەمە چییە؟ ئەمە دەریەخاتی دەریەخا دۆناڵد ترامپ لەگەڵ ئەم هینایە، یعنی ئاگای لەم پیلانە هەیە. بەڵام تێلێرسۆن ڕەدی ئەوەی دایەوە، وتی قەتەر وڵاتێکی زۆر گرنگە، هاوپەیمانی ئەمریکایە و ڕۆڵێکی گەورەی بینیوە لە شەڕی دژە تیرۆرە. پنتاگۆن ڕایگەیاند کە بنکەی ئاسمانی عەدید زۆر یارمەتی ئێمەی داوە لە خۆرەڵاتی ناوەڕاست. ئەمە دەریەخا ئەم مؤسسانە لە ئەمریکا مؤسساتێکن سەرۆک ناتوانێت ینی تیان پەڕێنێ و بە ئارەزووی خۆی کاتە ئەو مؤسساتانە وەگەلی ئەمریکا لە بەرامبەر فاشیلێتی و سەرنەکەوتوی دۆناڵد ترامپدا دەبێت هەڵوێستیان چۆن بێ؟ ئایا بۆ منە هەروە قبولی دەکەن 4 ساڵ سەرۆکایەتەکەی بەڕێوە بەرێوە پاشان خۆی هەڵبژێرێتەوە بۆ 4 ساڵی دیکەیان هەڵوێستی گەلی ئەمریکا و مؤسساتانە چییە و پێویستە چۆن تەعامل لەگەڵ نەزانێتی و فاشیلەتی سیاسەتی دۆناڵد ترامپدا بکەن؟ ئێستا داواکاری گشتی لە ئەمریکا مۆلەر خەریکی لێکۆڵینەوەیە کە لەسەر ئەو کتێبە، لەسەر ئەو دۆسیانەی کە لەو کتێبە باسکراوە، بە تایبەت دۆسیەی نزیکی دۆناڵد ترامپ و بازنەی سەرۆکایەتیەکەی لە ڕووسەکان بۆ گۆڕینی ئاراستەی هەڵبژاردنەکان لە ئەمریکا. ئەگەر ئەوە ساغ ببێتەوە بەسەر دۆناڵد ترامپە، بێگومان دۆناڵد ترامپ تووشی بە جۆرێک گوشاری خرێتە سەر کە من بە دووری نازانم وەکو سەرۆکی پێشووتر دەست لە کار بکێشێتەوە، چونکە گوشارەکان ئێستا زۆر بوون بۆ سەر دۆناڵد ترامپ و ڕۆژ لە دوای ڕۆژیش کە ئەم دۆسیەیە بەرەو پێشە ڕوات، ینی زیاتر بەڵگەکان دەرەکەون کە دەستوەردانی رووسیا بۆ سەر هەڵبژاردنەکانی ئەمریکا بە هاوکاری تیمەکەی دۆناڵد ترامپ لە ئارادا بووە و زۆر بەهێزیش بووە ئەو دەستوەردانە. زۆر باش مامۆستا شوان جەنابەت دەفەرمووی چاودێران بۆیە هەندێک چاودێر بڕوایان وایە ئەستەمە ئەم سەرۆکە بەو توانە سنووردارەیە و بتوانێت تا کۆتایی وادەی سەرۆکایەتی خۆی لەو پۆستەدا بمێنێتەوە دەنا ئەمریکا تووشی گرفتی گەورە دەکات. ئەو گرفتە گەورانە کامان کە بەهۆی ئەم سیاسەتە ناڕاست و ناسەرکەوتوی دۆناڵد ترامپەوە تووشی ئەمریکا و سیاسەتی ئەمریکا و گەلی ئەمریکا دەبێت. بە ئەزانی چۆنە ئەمریکا جاران لە سەردەمی ئۆباما و پێش ئۆبامایش وەکو زلهێزی ڕەفتاری کردووە. ئێستا ینی ئەو زلهێزە نییە؟ بەڵام سیاسەتی دۆناڵد ترامپ وای کردووە دوژمن بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زیاتر بکە. مەسەن بۆ نمونە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ینی دوژمنی زیاتر کردووە بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نەک دۆست. بۆ نمونە ئێمەی بینین ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا پێشتر لە سەردەمی جۆرج بۆشە وای ڕاگەیاند کە خەڵک لەم خۆرهەڵاتی ناوەڕاستە ڕقیان بۆیە لە ئەمریکا داوای دیموکراتیەکە. بەڵام ئێستا
دۆناڵد ترامپ و باراک ئۆباماش پێش ئەو پشتیوانیان لە کێ کردووە؟ پێشتیوانیان لەو سیستەمە تۆتالیتاریە دیکتاتۆرانە کردووە کە لە خۆرهەڵاتی ناوەڕاستە هاوپەیمانی ئەمریکان. سیستمی کودەتا لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەمریکا پشتیوانی لێیەکە. سیستمی نادیموکرات لە خۆرهەڵاتی ناوەڕاستە ئەمریکا پشتیوانی لێیەکە. لە بیرشمان نەچێت لە تەنانەت لە هەرێمی کوردستانیشە بە جۆرێک لە جۆرەکان هۆی سەرنەکەوتنی یعنی پرۆسی دیموکراسی لە هەرێمی کوردستانە ئەمریکایە. بەسم من ئەمەوێ ئەوە دوایی باسی هەرێمی کوردستانی شەکەین. یەک نمونە لەو کۆبوونەوەی پێش داخستنی پەرلەمان، کۆبوونەوەی حیزبە کوردستانیەکان کە ئێوارە تا بەیانی بەردەوام بوو، برێت مەکۆرک بەشداری تیا کرد. لەو کۆبوونەوەیە من ئەمەم لە یەکێ لە سەرۆکی حیزبەکان بیستووە، ئەڵێ برێت مەکۆرک 3 جار ئەم وشەیەی دووبارە کردەوە کە ئێمە ئەمانوت جەنابی کاک مەسعود کاتەکەی بەسەر چووە. یاسایی نییە ئێستا سەرۆکایەتیەکەی. وڵاتان ینی بیانوو نایەنەوە کە لە شەڕا دیموکراتی نەبێ. لە ناوەڕاستی جەنگی جیهانی دووەمە لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەڵبژاردن کراوە. لەبەرەوە ینی دیموکراتی وڵات زیاتر بەهێزترەکە. لەبەرەوە ئەو بیانوو نییە کە مادەم ئێمە شەڕمان هەیە بە ئەم سەرۆکە بمێنێتەوە تا شەڕ تەواو بێ. ئەڵێ برێت مەکۆرک 3 جار ئەوەی دووبارە کردەوە ئێمە زانین ئەم سەرۆکە شەرعیەتی نییە، ئێمە زانین ئەمە زیانی هەیە بۆ دیموکراتی، بەڵام ئێمە ئەم کەسایەتیەمان پێویستە بۆ شەڕی دژی داعش. ئایا ئەم قسەیە چی ئەگەیەنێ؟ ئەم قسەیەوە ئەگەیەنێ ئەی خەڵکی کوردستان ئێوە بێ سیستمی نادیموکراتتان قوبوڵ بێ، وڵاتتان ینی ئەگەر یاسای تیا شکێنرا لە پێناوی بەرژەوەندیەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئێوە ئەمە ئەبێت قوبوڵتان بێ. مانای وایە چییە؟ ئەمە چیمان بۆ دەرەخە؟ ئەمە ئەوەمان بۆ دەرەخە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیان زۆر ئاساییە بەلایەوە کە سیستمی تۆتالیتاری، سیستمی داپڵۆسیۆنەر، سیستمی نادیموکرات، سیستمی دەستوری لەم وڵاتانە جێگیر بێ و لەم وڵاتانە کاری پێ بکرێت. مامۆستا باست لە کورد کرد. سیاسەتی دۆناڵد ترامپ وەکو ئەم سەرکردەیە کە ئێستا سەرۆکایەتی گەلی ئەمریکا دەکا بەرامبەر بە کورد و قەزیەی کورد و سیاسەتی لە هەرێمی کوردستانە چۆنیە؟ تا چەند بۆ منە باز لەوە دەکرا کە دۆناڵد ترامپ یەکێکە لەو سەرکردانی هاوشێوەی قەزافی لە نێو هەموو سەرکردەکانی ترە هەوڵدەدا بوونە هەستی کورد بەلای خۆی ڕابکێشێەوە دەیانگوت کە پاڵپشتی ڕیفراندۆمە و دەوڵەتی سەربەخۆ، بەڵام سەیرەکەین واش دەرنەچوو. پێم خۆشە باز لە سیاسەتی ترامپ و ئیدارەکەی بکەین بەرامبەر بە قەزیە و کێشەی کورد. ئێمە با سەرەتا ینی لەو وتەیەی وینستۆن چرچڵەوە دەست پێ بکەین کە وینستۆن چرچل لە دوای جەنگی جیهانی دووەم ڕایگەیاند وتی لە سیاسەتە بەرژەوەندی بەردەوام هەیە. یعنی سیاست لەگەڵ بەرژەوەندیە هاوپەیمانە، نەک لەگەڵ دۆستێکی کاتیە. یعنی دۆستایەتی هاوپەیمانەتی لەگەڵ وڵاتێکە یا لەگەڵ حیزبێکە یا لەگەڵ کەسایەتیەکە ئەمە موقەتە، ئەمە کاتیە. بەڵام هاوپەیمانەتی لەگەڵ بەرژەوەندیە ئەمە لە سیاسەتە لە بەتایبەت سیاسەتی سەرمایەداریە، یعنی پێکەوە شێلراون و جیابوونەوەیان بۆ نییە. ترامپ بەو پێی کە کەسایەتێکی سەرمایەدارە وەکو باسمان کرد ئەو سیاسی نییە، سەرمایەدارە، لەبەرەوە زیاتر بەرژەوەندی سەرمایەداری لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕەچاو ئەکا، بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕەچاوەکە. بۆیە ئێمە بەداخەوە ئەڵێم لە هەرێمی کوردستانە زۆر یعنی وەکەڵێ دیعایە ئەکراوە، زۆر پروپاگەندە ئەکرا بۆ ئەوەی کە دۆناڵد ترامپ پشتیوانی کوردەوە لە پشتی کوردەوە ڕاوەستاوە و ئەگەر ڕۆژی 25 مانگ ڕیفراندۆمەکرێ 26 مانگ ئەو پشتیوانی لە ڕیفراندۆمەکە شتەکە بەو شێوەیە نەبوو. یعنی لەسەر یەک شت لەسەر یەک وتە و مەقولەی دۆناڵد ترامپ ئەم قسەیان ئەم هەموو بڵین شرۆڤە چاواشەکاریەیان ئەکرد
ئەویشەوە بوو کە دۆناڵد ترامپ لە هەڵمەتەکانی هەڵبژاردنە ڕایگەیاند وتی لە خۆرهەڵاتی ناوەڕاستە هێزی پێشمەرگەی هێزێکی ئازایە شەڕکەرە ئێمە لە داهاتووە پێویستە یارمەتی ئەم هێزە بدەین بۆ ئەوەی کە تەحقیقی بەرژەوەندیەکانی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای پێ بکەین. یعنی ئێمە یارمەتی ئەم هێزە دەین بۆ ئەوەی کە بەرژەوەندیەکانی ئەمریکا دابین بکەین نەکە ئەوەی ڕۆژە لە دویانی دۆناڵد ترامپ نەیوتووە کە ئێمە پشتیوانی لە کورد دەکەین بۆ ئەوەی کورد بە مافی چارەنووسی بکە. ئەمە دوو مەقولەی لە یەکجیان ئێمە پشتیوانی لە کورد دەکەین و یارمەتی کورد دەدەین بۆ تەحقیقی ینی بەرژەوەندیەکانی ئەمریکا. ئەمە جیاوازە لەوەی کە ئێمە یارمەتی کورد دەدەین بۆ ئەوەی بە مافڕەواکانی بگە. جا بەداخەوە ینی لێرە میدیای چاواشەکار ینی وەکەڵێ ئەو وتەیەی ترامپی بەو شێوەیە ینی بەو شێوەیە نیشانەداوە بەو شێوەیە شرۆڤ کرد کە پشتیوانی لە کورد دەکا بۆ گەیشتن بە مافی چارەنووسی کە دەرکەوت دوای ڕیفراندۆم ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هیچ پشتیوانیەکی لە کورد نەکرد و لە 16 ئۆکتۆبەرا دەرکەوت کە ئەمریکا بە هیچ شێوەیەک ینی یارمەتی کوردی نەدا. ئەوە تا لە عەفرینیش ئێستا ئەیبینین کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لەبەر ئەوەی کە تورکیا زیاتر بەر لە رووسیا نزیک نەکەوێتەوە ینی بێدەنگە لە مەسەلەی عەفرین هەروەکو چۆن رووسیا بیرەکاتەوە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکاش بە جۆرێک لە جۆرەکان بەو شێوەیە بیرەکاتەوەی و هیچ یارمەتێکی کورد نادا لەو بەشەش. ئەمە ینی ئێمە بێ بزانین ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە پێی بەرژەوەندیەکانی خۆی کارەکە لەم ناوچەیە و ئێمە بێ بیشزانین ئایا کورد پێگەی لە سیاسەتی نێودەوڵەتیە چەندە تاکو وڵاتان گرنگی پێ بدەن. اینجا ئێمە تێئەگەین ئایا وڵاتان گرنگی بە کوردە دەنیانە بەڵام ئەوەی کە دەرەکەوێ هەموو وڵاتانی یەکێتی ئەوروپا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە چوارچێوەی بەرژەوەندیەکانی خۆیانە یارمەتی پێشمەرگەیان داوە لە چوارچێوەی تەحقیقی استراتیژەکانی خۆیانە ینی یارمەتی پێشمەرگەیان داوە. بەس بۆ نمونە ئەگەر فەڕەنسا ئەگەر ئەمریکا ئەگەر ئەڵمانیا یارمەتی هێزی پێشمەرگەیان داوە لە پێناوی ئەوە بووە کە چەندین کۆمپانیای دەرهێنانی نەوت و گاز لە هەرێمی کوردستانە کارەکەن. ئەم کۆمپانیانە کۆمپانیای گەورەی وڵاتانی غەربین و ئەم کۆمپانیانە سیاسەتی هەژمونیان هەیە بەسەر سیاسەتی وڵاتانی ئەوروپا و خۆر ئاوایە. لەبەرەوە ئێمە بێ زۆر چاک بزانین ئێمە لە چوارچێوەی ئەوەی کە کورد وەکو کارتێک بەکاربهێنرێ بۆ بەرژەوەندیەکانی خۆیان ئەوان بەو شێوەیە ڕەفتارەکەن نەک زیاتر لەمە. ئەوە لە 100 ساڵی ڕابردووە بەو شێوەیە بووە. لە شۆڕشی ئەیلولیشە ینی ئەوە حەزەکەم زۆر جارەوەمان دووبارە کردوێتەوە لە شۆڕشی ئەیلولە لە ساڵی 1970 کە ڕێکەوتنامەی ئازار لەگەڵ حکوومەتی عێراقیە ئیمزا کرا بڕیار وا بوو دوای 4 ساڵ جێبەجێ بکرێ بەڵام بەداخەوە لەبەر ئەوەی کە CIA لەگەڵ بەرنامەی شای ئێران کارێکیان کرد کە گومانێکی زۆر کەوتەوە نێوان شۆڕشی کوردستان و حکوومەتی ناوەندی ڕێگە نەدرا ڕێکەوتنامەی ئازار ینی جێبەجێ بکرێ و کار گەیشتەوە شەڕ کە شەڕیش ڕوویدا ئەوە بوو تا 1975 شۆڕش گوشارێکی ئێجگار زۆری خستە سەر حکوومەتی بەعسی عێراق. حکوومەتی بەعسی عێراق ئەوجا لە جیاتی ئەوەی کە بێ لەگەڵ کوردان ڕێکەوێ ڕۆشت لەگەڵ شای ئێرانە ڕێکەوت لەسەر شەتۆل عەرەب. جا گرنگە ئەوەیە ئێمە ئەبێ بگەڕێنەوە بۆ بەڵگەنامەکان. دوای ئەوە لە کۆنگرێسی ئەمریکا لیژنەیەک دروست کرا بە ناوی لیژنەی پایک. لیژنەی پایک راپۆرتێکی بەرز کردەوە بۆ کۆنگرێس و بۆ ناوەندەکانی بڕیار لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە ئەم راپۆرتێکی نهێنی بوو بەڵام دزەی کرد بۆ میدیای ئەمریکی. لەم راپۆرتە ئەڵێ چی؟ ئەڵێ ئێمە
CIA بە بەرنامەی شای ئێران هات کوردەکانی هاندا یارمەتیدان کە شەڕ بکەنەوە لەگەڵ حکوومەتی عێراقا کە کاتێ دۆستەکەمان واتە شای ئێران بە هیواکانی گەیشت و بە ئامانجی خۆی گەیشت لە 6 ئازاری 1975 لە جەزائیر ڕێکەوت لەگەڵ حکوومەتی بەعز لە عێراق بەڵام CIA نەهات چارەسەرێک بدۆزێتەوە بۆ کێشەی کورد لە عێراقا کوردەکانی ڕەها کرد و کوردەکانی خستەوە ژێر ڕەحمەتی حکوومەتی بەعسی عێراق یعنی کورد بەکارهێنرا بۆچی بۆ بەرژەوەندی شای ئێران بۆ تحقیقی بەرژەوەندی شای ئێران لەبەرەوە یعنی ئێمە بەداخەوەی تەنانەت کورد بەکارهێنرا لە شۆڕشی ئەیلولا بۆ تحقیقی خواستەکانی ئیسرائیل لە ناوچەکە بەڵام ڕۆژێ لە ڕۆژان کورد یعنی مافی چارەی خۆنووسینی پێڕەوانە بینراوە لە سیاسەتی ئەوانە چ لە دوای سایکسبی کۆبوو بێ هەتا ئێستا وەچ لەمە و دواش بێت چاوەڕوان ناکرێ وڵاتانی سەرمایەداری خێرێکیان پێ بێ بۆ کورد. زۆر باش مامۆستا شوان کۆتا پرسیاری من ئەوەیە دەربارەی سیاسەتی دۆناڵد ترامپ بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست وە زیاتر سیاسەتی ئەم سەرکردەی بەرامبەر بە ئاین کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆرینەی موسڵمان بەتایبەت کاتێککە بینیمان دۆناڵد ترامپ یەکێک بوو لەو کەسانەی کە قودسی وەکو پایتەختی ئیسرائیل ناساند بەرخوردیان مامەڵەیە تەعاملیان سیاسەتی دۆناڵد ترامپ بەرامبەر بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئاین وەکو ئاینی ئیسلام چییە و چۆن تەعامل لەگەڵ ئەم دوو چەمکەدا دەکا وەکوتم مؤسساتی ئەمریکی ستراتیژی تایبەتی خۆیان هەیە بەڵام دۆناڵد ترامپ لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکەیە ڕایگەیاند بوو کە ئەگەر سەرکەوێت وعدی بە لۆبی پشتیوانی ئیسرائیلدا بوو لە ئەمریکا کە ئەگەر سەرکەوێت سیاسەتی ئەوەیە کە لە تەل ئەبیبەوە باڵێزخانەی خۆی گوێزێتەوە بۆ قودس. خۆ ئەم بڕیارە سەرۆکەکانی تری پێشووی ئەمریکاش هەیان بووە لە ساڵی 1975ەوە هەتا ئێستا ئەم بڕیارە لە کۆنگرێسا دراوە کە لە تەل ئەبیبەوە باڵێزخانە بگوێزنەوە بۆ قودس بەڵام سەرۆک دوای خستووە. ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە جەنابەت پرسیارت کرد ئەمە یەکێکە لەو نیشانانەی کە دۆناڵد ترامپ کەسێکی سیاسیەکی شارەزان نییە کەسێکە لە جیهانی سیاست شارەزان نییە و ئەگەرنا دەیزانی کە ئەم بڕیارە تووڕەی موسڵمانانی بەدواوەیە و لەوانەیە دۆستەکانیشی لە خۆراڵاتی ناوەڕاستە ئەو دۆستە دیکتاتۆرەکانی کە حکمی وڵاتانێکی زۆری جەماوەرێکی زۆری موسڵمانەکەن ئەکەونە ئیحراجە بن لەوەی کە دۆستایەتی دۆناڵد ترامپ بکەن بەو شێوەیە کە دۆناڵد ترامپ پشتیوانی لە ئیسرائیلەکە و دژایەتی جەماوەری موسڵمانەکە و تەنانەت یعنی ئەم سەرۆکە بە تەواوەتی خۆی داڕنیوە لەوەی کە ڕێکەوتنەکانی ئۆسلۆ کە ئەمریکا خۆی سەرپەرشتی کردووە لە نێوان سوڵتەی فەلەستینی و ئیسرائیلە کە جێبەجێ کرێ کە دوو دەوڵەت ینی دروست ببن لە پەنای یەکە. ئێستا سیاسەتی دۆناڵد ترامپ ئەوەیە کە پێوترێ سەفقەی قەڕن گرێبەستی سەدە ئەوەیە کە بڕیار ینی سیاسەتەکە ئەوەیە کە ڕێکەوتنی فەلەستینیەکان و ئیسرائیلیەکان بە تەواوەتی پشتگوێ بخرێ فەلەستینیەکانی کەناری خۆرئاوا دەربکرێن بۆ ئەردان و کەرتی غەزەش دەربکرێ بۆ سینا و تەنانەت ئەم شەڕەی سیناش بە سیناریۆ ئەزانرێ بۆ ئەوەی کە سینا چۆڵ بکرێ خەڵکی غەزە بگوێزنەوە بۆ سینا و خەڵکی کەناری خۆرئاواش دەربکەن بۆ ئەردەن و خاکی فەلەستین بە تەواوەتی تەسلیمی ئیسرائیل بکرێ و محەممەد بن سەلمان و محەممەد بن زاید و ئەمانەش یعنی بە سامان بە پارە پشتیوانی لەم پرۆژەیە بکەن واتە لە سینایە خەڵکی غەزە ینی خانوویان بۆ بکرێتەوە و شارۆچکەیان بۆ دروستکرێ و لە ئەردەنیش یارمەتی ئەردەنیش بدرێ کە
کە ئەو فەلەستینیانەش کە ماون لە کەناری خۆرئاوا دەربکرێن بۆ ئەردەن ئەمەی کە پێوترێت سەفقەی قەڕن گرێبەستی سەدە ئەمەیە کە ئەمە بەرنامەی دۆناڵد ترامپە لەبەرەوە دۆناڵد ترامپ پێم وایە دژمنایەتێکی گەورە بۆ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دروستەکە و ئەمریکا زیاتر گۆشەگیرەکە لە سیاسەتی نێودەوڵەتیە و زیاتر گۆشەگیریەکە لەگەڵ جیهانی ئیسلامیە بە تایبەت لەگەڵ جەماوەری موسڵمانە کە پێم وایە ئەمە زیانێکی گەورە بە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەگەیەنێ لە درێژخایەنە ئەگەر لەو پۆستایە بمێنێتەوە کە من بە دووری ئەزانم لەو پۆستایە بمێنێتەوە. بەڵێ مامۆستا شوان زۆر سوپاس دەکەم و هیوای سەرکەوتنتان بەوە خوازم. ئێوەش سەرکەوتوو بن. زۆر سوپاس دەکەم. بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەشدا هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەشتنەوەکی تر بەخوای گەورە مێهربانتان ئەسپێرم خواتان لەگەڵ.